شەڕی ڕەفح لە غەزە ناکۆچی دەخاتە نێوان کۆماریەکان و بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدنەوە و ئاگاهیش دەدرێت بەوەی ڕێگەگرتن لەو شەڕە لە بەرژەوەندی نیشتیمانی ئەمریکا نییە. دادگاییکردنی دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا دەچێتە قۆناغێکی نوێوە و دادگا چاوەڕوانی بڕیاری دەستەی سوێندخۆرانە. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە ناوچەی وایلدوود لە ئەستانی نیوجەرسی کۆبوونەوەیکی گەورەی کرد وەک بەشێک لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی و ئەوەی جێی سەرنج بوو وەک میدیای خۆجێیی ئاماژەیان پێکردووە زیاتر لە 100,000 کەسی لە ئەنگلی ترامپ ئامادەی ئەو گردبوونەوەیە بووبوون لە ستانی نیوجەرسی کە بەستانی شین ناودێر دەکرێت وەک ئاماژەیەک بەوەی ئەم ستانە لە ئەنگلی دیموکراتەکانە. دانەڵد ترامپ تەمەن 77 ساڵ کە تا ئێستا بە کاندیدی پێشەنگی کۆماری دادەنرێت بۆ هەڵبژاردنەکانی مانگی 11 سەرۆکایەتی ئەمریکا لە لێدوانەکەیدا بۆ لایەنگرانی ئاماژەی بەوە کردووە دەبوایە چەند ساڵێک لەمەوبەر بە ڕێژەی لە 100% گومرگ لەسەر ئۆتۆمبیلە ئەلکتریکیەکانی وڵاتی چین دابنرێ. ترامپ بە لایەنگرانی دەڵێ ئەگەر هاتبا و ئەو سەرۆک بواە ئەوە شەڕی غەزە ڕووی نەدەدا و دەژڵێ لە 4 ساڵی سەرۆکایەتیەکەیدا ئاشتی هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەیماننامەی ئیبراهیمی هێنایە ئاراوە لە کاتێکدا وەک دەڵێ هیچ کەسێک بە بیریدا نەداهات ئەو پەیماننامەیە سەر بکەوێت و دەشڵێت ئەگەر ببێتەوە بە سەرۆک هەرگیز ڕێگە نادات زانکۆکانی ئەمریکا بکەونە ژێردەستی ڕادیکاڵەکانی کاری توندوتیژی دەکەن و دەشڵێت هەر کەسێک لە هەر وڵاتێکی ترەوە بێتە ئەمریکا و بیەوێ جیهادیزم و ڕوانینی دژە ئەمریکا و دژە جوو بباتە ناو زانکۆکانەوە ئەوە دەست بەجێ لە ئەمریکا دەردەکرێت و دەرفەتی خوێندنیشی نامێنێت لەم وڵاتەدا. سەرۆکی پێشووی ئەمریکا ئاماژەی بە ئێرانیش کرد و دەڵێ ئەو کاتەی سەرۆک بوو ئێران تێکشکا بوو چونکە فەرمانیدا بوو هەر کەسێک نەوتی ئێران بکڕێ ئەوە ڕێگەی پێنادرێ هیچ کارداریەک لەگەڵ ئەمریکادا بکات و وەک ئاماژەیەکیش بە سیاسەتەکانی بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن ترامپ دەڵێ لەم 3 ساڵ و نیوەی ڕابردوودا ئێران بووەتە خاوەنی 250 ملیار دۆلار. پارێزەرەکەی پێشووی دانەڵد ترامپ لە بەردەم دادگای مانهاتندا ئامادەبوو لە شاری نیویۆرک بۆ گەواهیدان لە بەردەم دەستەی سوێندخۆراندا لەو دۆسیەی گونابارکردنەی ڕوبەڕووی سەرۆکی پێشووی ئەمریکا بووەتەوە لەسەر پارە پێدان بۆ بێدەنگکردنی ئەکتەرێکی فیلمە سێکسیەکان. مایکل کۆهێن لە دادگادا باسی لەوە کردووە کە بۆ ماوەیەکی درێژخایەن ڕۆڵی نێوەنگیری هەبووە بۆ کاروبارەکانی ترامپ و لە ئامادەبوونەکەیشیدا لە دادگادا وەک چاوەڕوان دەکرا وتوێتی بەڵێ بە شێوەیەکی نایاسایی یارمەتی سەرۆکی پێشووی ئەمریکای داوە بۆ شاردنەوەی ئەو بڕەپارەی بەنهێنی دراوە بە ستۆرمی دانیەلز ئەکتەری فیلمە سێکسیەکان. لەم دادگاییکردنەی ترامپدا کۆهین گەواهدەری سەرەکیە کە پێشتر بە یەکێک لە یاریدەدەرە هەر نزیکەکان و هاوسۆزی ترامپیش دادەنرا. دانەڵد ترامپ نکۆڵی لەو گونابارکردانە دەکاتەوە کە ڕوبەڕووی بوونەتەوە و ژمارەیەک لە سیاسەتمەداری کۆماریەکانیش لەگەڵ ترامپدا ئامادەی دادگاییکردنەکە بوون. تیمی پارێزەرانی ترامپ وهای ڕاگەیاندووە ئەو بڕەپارەیە بۆ پاراستنی خانەوادەی ترامپ بووە لەوەی ڕوبەڕووی شەرمەزاری ببنەوە. بەڵام کۆهین دەڵێ ترامپ بیری لە هاوسەرەکەی نەکردوێتەوە لەو کاتەدا تەنها بیری لە هەڵمەتەکانی هەڵبژاردن کردوێتەوە.
ئەمریکا ئاگاهی دەدا بە ئیسرائیل لەسەر هێرشکردنە سەر شاری ڕەفاح لە کەرتی غەزە و سەرۆک جۆ بایدن لە دیمانەیەکیشدا لەگەڵ کەناڵی CNN-دا دەڵێ یارمەتی و کۆمەکە لەشکریەکانی ئیسرائیل ڕادەگرێ ئەگەر تەل ئەڤیڤ ئەو هێرشە بکاتە سەر ڕەفاح کە زیاتر لە 1 ملیۆن خەڵکی سیڤیلی فەلەستینی دوای هێرشەکەی حەماس بۆ سەر ئیسرائیل ڕوویان لەو شارە کردووە. کۆشکی سپی ڕاوەی ئەو لێدوانەی سەرۆک بایدن دەکات. ئەوەی سەرۆک لە CNN باسی کرد کە نامانەوێت پشتیوانی بۆ ئەوەها کردە لەشکریەک بکەین و باسی لەوە کرد کە چۆن گەیاندنی ئەم بەشە یارمەتیە ڕادەگرێت. هاوکاتی باسکردنی نیگەرانیەکانمان لەگەڵ ئیسرائیلدا لەسەر بەکارهێنانی لە ژینگە سیڤیلیەکاندا ئەمە بۆ سەرۆک بابەتێکی گرنگە. ڕاوەکانی کۆشکی سپین نیگەرانی کۆماریەکانی کۆنگرێسی ئەمریکایان نەڕەواندۆتەوە بە پێچەوانەوە جەختێکی زۆریش دەکەنەوە لەوەی ئاوەها بڕیارێک کاریگەریەکی زۆر خراپی دەبێت لەسەر بەرەنجام و لێکەوتەکانی ئەو شەڕەی ئێستا لە غەزە هەیە لەسەر هەردوو ئاستی ناوچەکە و جیهانیش. ڕاگررتنی نردنی چەک ئازادکردنی بارمتە ئەمریکیەکان و ئیسرائیلەکان زۆر قورسەکات ئەلبەت ئەگەر نیان کاتە ئەستەم چونکە ئەمە دەبێتە هەندەری بەدرەفتاری لە نردنی چەک بۆ ڕەواترین شار لە وەتای دووهەم شەڕی جیهانیەوە. عەرەبستانی سعودیە گومانەکانی زیاتر دەبن بەڕێز سەرۆک بەرەنجامی ئەو بڕیارە ناوچەکە و جیهانیش دەگۆڕێت بۆ خراپتر. ڕێبەرانی حەماس و ئەو 4 بەتالیۆنەی ماویانە لە ڕەفاح خۆیان قایم کردووە. جا پێویستە ئیسرائیل شکست بە حەماس بێنێت هەتا سەر بکەوێت. ئەگەر حەماس لە ڕەفاح ڕزگاری بێت ئەوە سەرکەوتووە. جۆ بایدن هەڕەشەی ڕاگررتنی نردنی چەک دەکات لە ئیسرائیل لەبەر شەڕی ڕەفاح. ئەمە ژیانی بایدن سەرکەوتنی حەماسی پێ باشە بەسەر ئیسرائیلدا. بەرەبەرایەتیەکەی سەرۆک بایدن نوکوڕی ناکالەوەی هاوبەشە لەگەڵ ئامانجی ئیسرائیلدا بۆ لە ناوبردنی حەماس کە بە ڕێکخراوێکی تێرۆریست دایدەنێ. بەڵام بڕوایشی وایە وەک کۆشکی سپیش ئاماژەی پێکرد چوونی لەشکری ئیسرائیل بۆ ناو ڕەفاح ئەو ئامانجە سەرەکیە بەدی ناهێنێت و ناژبێتە مایل لە ناوبردنی چەکدارەکانی حەماس. وەزارەتی دەرەوەی ئەمریکاش دەڵێ هەموو ڕەهەندەکان بە ڕاشکراوی لەگەڵ ئیسرائیلدا باسکراون. ئەوەی سەرۆک ئاشکرا کردووە ئەوەیە کە نیگەرانیمان هەن لەسەر کردە لەشکەیەکەی ڕەفاح و پێم وانێ ئەوە شتێکی نەهێنی بێت. ئێمە بە ئاشکرایی باسمان لەو نیگەرانیانە کردووە و بە ئاشکراییش بۆ حکوومەتی ئیسرائیلمان ڕۆن کردوتەوە. وەکو سەرۆک ئاماژەی پێکرد چەند جۆرەیەکی هاوکاری لەشکەری هەیە نایەدێن بە ئیسرائیل بۆ بەکارهێنانی لەم شاڵەوەدا بۆ سەر ڕەفاح. دوای هێرشەکەی حەماس بۆ سەر ئیسرائیل گەورە کاربەدەستانی ئەمریکا بە سەرۆک بایدنیشەوە سەردانی تەل ئەڤیڤیان دەکرد و بەردەوامیش جەخت لە پشتیوانی ڕەهای واشنگتن دەکرایەوە بۆ دەوڵەتی جوو. بەڵام ئێستا و پاش زیاتر لە 7 مانگی ئەو شەڕە خوێناویە پێدەچێ کردە لەشکریەکەی ڕەفاح هاوکاری و پشتیوانیە لەشکریەکان کەمتر بکاتەوە. هەر چۆنێک بێ وێڕای ئاگاهیدانەکانی ئەمریکا بەڵام بەنجامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیری ئیسرائیل تا تۆمارکردنی ئەم بەرنامەیەش پێدا دەگرێت و دەژڵێت یارمەتی ئیسرائیل بدرێ یان نەدرێ ئەو هێرشەی سەر ڕەفاح هەر دەکرێت. دکتۆر ئەدمۆند غەریب پسپۆڕی سیاسی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. دکتۆر ئەدمۆند یەکێکە لە لێکۆڵەرە باڵاکان لە بواری پەیوەندیە نێونەتەوەییەکاندا و لە واشنگتنیش بە یەکێک لە سەرچاوە پڕ لە زانیاریەکاندا دەنرێت بۆ کاروبارەکانی تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی عەرەب و خاوەنی چەندان کتێبی گرنگە کە هەر یەکەیان وەک سەرچاوەیەکی گەورەدا دەنرێن لە نێوەندە استراتیژدانەرەکاندا و لە زانکۆکانیشدا. دکتۆر ئەدمۆند سەرەتا زۆر سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشمەوەیە بۆچی شەڕی غەزە لە ئەمریکا وەردەچەرخێ بۆ شەڕێکی گەرمی سیاسی؟ هذا ليس مفاجئا إلى حد كبير. لە ڕووی مێژویەوە تا ئەندازێکی گەورە ئەمە شتێکی لە ناکاو نییە. لەوەتای دەوڵەتی ئیسرائیل دامەزراوە پەیوەندێکی تۆکمە هەیە لە نێوان ئیسرائیل و ئەمریکادا بە تایبەتیش پاش دووەم شەڕی جیهانی و هۆڵۆکۆست. هاوسۆزێکی گەورە هەبووە لەلایەن زۆرینەی ئەمریکایەکانەوە بۆ جووەکانی ڕوبەڕووی تاوانەکانی نازیەکان بوونەوە. لەو کاتەشدا جۆرێک لە ناڕزایی و دژایەتیش هەبوو لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و هەندێک لە دامەز
دامەزراوەکانیشدا بۆ دامەزراندنی دەوڵەتی جوو چونکە لەو بڕوایەدا بوون ئاوەها هەنگاوێک لێکەوتەی نەرێنی دەبێت بەسەر پەیوەندیەکانی ئەمریکا و وڵاتانی ناوچەکە بەڵام لە کۆتاییدا سەرۆک ترومن لەبەر ژمارەیەک هۆکاری سیاسی ناوخۆیی و دەرەوەیی و هەروەهاش هۆکاری مرۆیی پشتیوانی لە دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل کرد جا لەو کاتەوە تا ئێستا ئەمریکا هەمیشە پشتیوانیەکی بەهێزی هەبووە بۆ زۆربەی سیاسەت و ڕێبازەکانی ئیسرائیل لە هەمان کاتیشدا هەندێک جار پشێوی و ئاڵۆزی کەوتۆتە پەیوەندیەکانیانەوە و ڕوبەڕووبوونەوەی قورسیش ڕوویانداوە بۆ نمونە لە ساڵی 1965دا کاتێک سەرکردایەتی ئیسرائیل دوایی هێرشە هاوبەشەکەی ئیسرائیل و فەڕەنسا و بەریتانیا بۆ سەر میسر و ڕەتکردنەوەی کشانەوە لە سینا ئەو کاتە سەرۆک ئایزنهاوەر فشاری لە ئیسرائیل کرد هەرچەندە دۆستەکانی ئیسرائیل لە ئەمریکا هەوڵیاندا فشار بخەنە سەر ئایزنهاوەر بەڵام ئەوە بوو سەرۆکی ئەمریکا و وەزیری دەرەوەش ئاگاهیاندا بە سەرۆک وەزیرانی ئیسرائیل و پێیان ڕاگەیاند ئەگەر نەوەستێت ئەوە هەموو یارمەتی و کۆمەکەکان بۆ ئیسرائیل ڕادەگرن و هەروەها باجیش لەسەر ئەو پارانە دادەنرێت کە پارە بەخشەکانی ئەمریکایی دەیدەن بە ئیسرائیل جا ئەوە بوو پاش ماوەیەکی زۆر کەم ئیسرائیل هەڵوێستی خۆی گۆڕی و لە سینا کشایەوە ئەلبەت ئەم جۆرە هەڵکشان و داکشانەمان لە زۆر ڕوودا و دابینیوە و لەوانەیە لە ڕووداوە هەرە دیارەکانیش ئەوەی ساڵی 1982 سەرۆک ڕێگن بێت یان هەڵوێستەکەی سەرۆک بوشی باوک کە 10 میلیارد دۆلاری ئیسرائیلی سڕ کرد بەوەی پێشێلکاریەکانی ئیسرائیلەوە ئێستاش سەرۆک بایدن کە بە یەکێک لەو سەرۆکانە دادەنرێت کە پشتیوانکارێکی ئێجگار گەورەی ئیسرائیلە ئەوە تاوەک دەبینین جیاوازی و ناکۆچی هەیە لەگەڵ سەرکردایەتی ئیسرائیلدا جا ئەمانە هەمووی سروشتی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئیسرائیلمان پێدەڵێت باشە دکتۆر ئەم ناکۆچی کە ئێستا بە تایبەتی لە نێوان کۆماریەکان و بەڕێبەرایەتی بایدندا دروست بووە لەسەر پشتیوانیکردن بۆ هێرشی ڕەفاح بەڕای تۆ چەندێک پەیوەندی هەیە بە دۆسەی هەڵبژاردنەوە خۆت دەزانی ئەم ساڵ مانگی 11 هەڵبژاردننی سەرۆکایەتیە لە ئەمریکا بێگومان ئەمانە پرسگەلێکی گرنگن و بە دڵنیاییەوە چونکە ڕاهەندی هەڵبژاردنیش کاریگەری دەبێت بەسەر هەڵوێستی ڕێبەرانی ئەمریکاوە بە تایبەتیش کاتێک هەڵبژاردننی سەرۆکایەتی هەبێت و یانیش ئەگەر هەڵبژاردننی کۆنگرس بکرێت ئێستا چونکە دابەشبوونێکی بەرچاو هەیە لە ئەمریکادا لەسەر ئەم بابەتانە دۆستی زۆر نزیکی ئیسرائیل هەن کە زۆر بە ڕێکخراوەیی کاری خۆیان دەکەن خاوەنی داراییەکی بەرچاون کاریگەریان هەن و پشتیوانکاری سەرکردایەتیەکانی ئیسرائیلن ئەوەمان لە زۆرێک لە هەڵوێستی کۆماریەکاندا بینیوە و تەنانەت لە ژمارەیەکی بەرچاوی دیموکراتەکانیشدا لە ناو دیموکراتەکان و لە ناو کۆمەڵگەی ئەمریکایەکانیشدا جیاوازی و ناکۆکی زۆر هەن بە پێی بەرەنجامی نوێترین ڕاوەرگرتنیش لە سەدا 56 ئەوانەی ڕایان وەرگیراوە لە دیموکراتەکان دەیانەوێت دەست بەجێ شەڕ بگیرێت و ڕاگرتنێکی هەمیشەییش بێت لە سەدا 36 سربەخۆکانیش هەمان ڕایان هەیە و لە سەدا 23 ئەو کۆماریانش کە ڕایان وەرگیراوە هەمان هەڵوێستیان هەیە لێرەوە دەتوانین بڵین زۆربەی ڕای گشتی ئەمریکایەکان لەگەڵ ڕاگرتنی دەست بەجێی شەردان بەڵام کۆنگرس بەگشتی ڕایەکی جیاوازی هەیە زۆرینەی ئەندامانی کۆنگرس ئەگەر هەڵوێستی زۆربەی کۆماریەکان بخینە بەرچاو کە لایەنگری ئیسرائیل و هەروەهاش هەمان هەڵوێستی ژمارەیەک لە دیموکراتەکان ئەوە هێشتا هەر زۆرینن بەڵام سەرەتایەکیش دەبینین لە گۆڕانی هەڵوێستی ئەوانەدا وەک چۆن سەرەتا ئەو گۆڕانکاریەش دەبینین ئێستا لە هەڵوێستی سەرکردایەتی ئەمریکادا کە پێشتر و ئێستاش ئاگاهی دەدات لەسەر هێرشکردنە سەر خەڵکی سیڤیل لە ڕەفح هەروەها داوای نەخشەڕێژیەکی ئاشکراش دەکات بۆ پاراستنی خەڵکی سیڤیل هەتا ڕووبەڕووی مەترسیەکان نەبنەوە بێلەوەش داوای پلانێکیش دەکرێت بۆ زانینی ئەوەی ڕەوشەکە دوای شەڕ چی لێ بەسەر دێت ئەمانە ناکۆچیە سەرێکیەکانی نێوان سەرۆک بایدن و بەڕێوەبەرایەتەکەیەتی لەلایەک و حکومەتی ئیسرائیلیشە لەلایەکی ترەوە هەندێک لە شکرەوە عەرەبەکان بە تایبەتی ئاماژە بەوە دەکەن دەڵێن لەوانەیە خۆپیشاندانەکانی خوێندکاران نزانکۆکانی ئەمریکادا یەکێک بێت لە هۆکارەکان بۆ ئەو بڕیارەی سەرۆک بایدن کە کۆمەک و یارمەتیە لەشکریەکان سنووردارەکە بۆ ئیسرائیل بەڕای تۆ وایە؟
أعتقد أن هناك عدة أسباب. پێم وابێت ژمارەیەک هۆکار هەن لە پەیوەندی بە گۆڕانی هەڵوێستی سەرۆکی ئەمریکاوە. یەکێک لەوانە دۆسیەی هەڵبژاردنە بە تایبەتیش لەو ستانە سەرەکیانی تا ئێستا یەکلا نەبوونەتەوە و داناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە پێشە، چونکە ڕێژەیەکی عەرەبە ئەمریکایی و موسڵمانە ئەمریکایەکان، ئەفریکایە ئەمریکایەکان و بەشێکی لاتینەکانی ئەمریکایین ناکرێت ئەمانش نادیدە بگیرێن. وەک دەڵێن دەنگ نادەنەوە بە سەرۆک بایدن هەرچەندە لە هەڵبژاردننی پێشودا پشتیوانیەکی گەورەیان لێکردبوو لەگەڵ ئەوەشدا کە ترسیشان هەیە لەوەی ترامپ سەر بکەوێت. بڕواایەک هەیە لای بەڕێوەبەرایەتی کە دەشێت ئەوانە یان ژمارەیەکی زۆریان بەر لە هەڵبژاردن ڕای خۆیان بگۆڕن لەبەر ئەو ترسەی لە گەڕانەوەی ترامپ هەیەە بۆ کۆشکی سپی، بەڵام ناشکرێت نکولی لەو ڕێژێش بکرێت بە تایبەتیش لە ستانە سەرەکیەکانی هەڵبژاردندا کە دەشێت ببێتە مایی گۆڕانی ئەنجامەکانی دەنگدان و شکستی سەرۆک جۆ بایدن لە هەڵبژاردندا. دواترین ڕاوەرگرتنیش لەسەر ئەم پرسە ئەوەی دەرخستووە ترامپ لە پێش بایدنەوەیە لە 5 لەو ستانانی هێشتا یەکلا نەبوونەتەوە. بابەتی خوێندکاریش زۆر گرنگە لە کاتێکدا هەوڵ هەبووە بۆ قڕوقەپ پێکردنی خوێندکارەکان، بەڵام زوو زانرا دەشێت ئەو هەوڵانە بەرەنجامی پێچەوانیان هەبن، چونکە خوێندکاری نوێ بە ژمارەی زۆرەوە دایانە پاڵ خوێندکارەکانی ناڕزاییان دەردەبری، هەرچەندە پێشتر هاو هەڵوێستی ئەو خوێندکارانەش نەبوون کە خۆپیشاندانیان دەکرد، بەڵام چوونە پاڵیان چونکە وەک مەترسیەک لەو هەوڵانیان دەڕوانی بۆ سەر دەستوری ئەمریکا و بە پێشێلکردنی ئەو دەستورایان دادەنا کە مافی ڕاددەربڕینی داوە بە خەڵک. تەنانەت هەندێک لە زانکۆکانیشمان بینی هەڵوێستەکانی خۆیان گۆڕی، چونکە دەیانزانی لێکەوتەی نەرێنی دەبێت بەسەر ڕەوشەکەوە. بابەتێکی تریش هەیە کە بەلامەوە گرنگە، ئەویش گۆڕانی هەڵوێستی هەندێک لە ڕێبەرانی ئەمریکایە و بە تایبەتیش لە ناو بەڕێوەبەرایەتیدا بەهۆی دەرکەوتنی کاردانەوەی نێونەتەوەی لەسەر ئەم پرسی شەڕە. ئەمەش کاریگەری هەبووە بەسەر بەڕێوەبەرایەتیەوە، چونکە ئەمریکا وەک بڵێیت بە تەنها مایەوە لەو پشتیوانکردنی هەڵوێست و سیاسەتەکانی ئیسرائیل لەم چەند مانگەی ڕابردوودا. لە سەرەتادا دوای هێرشەکەی ڕۆژی 7 مانگی دەی حەماس هاوسۆزێکی زۆر هەبوو بۆ ئیسرائیل، بەڵام پێدەچێت ئێستا ئاراستەکان هەتا ئەندازێک پێچەوانە بوو بنەوە. ئەوەشمان لە دەنگدانەکەی ئەنجومەنی گشتی نەتەوەی گرتوەکاندا بینی کە پشتیوانی لە مافی فەڵەستینەکان کرا بۆ هەبوونی دەوڵەتێکی تایبەت بە خۆیان. دکتۆر ئێدمۆن، یەکێ لە پرسیارەکان ئەوەیە بە تایبەتی بە گشتی لەسەر ڕەوشی فەلەستین، ئەوەی حەماس ڕۆژی 7 مانگی دەکردی لە بەرژەوەندی دۆسەی فەلەستینیەکان بوو، ئایا هیچ هەنگاوێک کێشەی فەلەستینیەکانی بردە پێشەوە؟ لەو هێرشەدا هەندێک کار و بابەتی نەرێنی هەبوون، وەک بەرەنجامێکی ئەو هێرشەی ڕۆژی 7 مانگی دابینیمان و لێکەوتەیەکی زۆری بەجێهێش بەسەر ڕەوشەکەوە و هەروەها هاوسۆزیەکی گەورەیشی بۆ هەڵوێستی ئیسرائیل دروست کرد لە ناو ئەمریکادا. هەر بۆ زانین زۆرێک لەوانی لەو شەڕەدا کوژراون و بە ئاگری تانک و هەلیکۆپتەرەکانی ئیسرائیل کوژراون، چونکە حکومەتی ئیسرائیل فەرمانی دابوو ڕێگە لە بردننی بارمتەکان بگیرێت، بەڵام دواتر ڕەوشەکە گۆڕدرا کاتێک گیان بە ئەمریکاشەوە. بۆ نمونە خوێندکارەکان و باڵی پێشکەوت و خوازی دیموکراتەکان ئەو هەوڵانەیان دەبیست کە 35,000 کەس کوژراون، نزیکەی 10,000 کەسیش وەک دەگوتێت هێشتا لەژێر دار و پەردوودا ماونەتەوە. کوژرانی ئەو هەموو ژن و منداڵە تا ئەندازەیەک ڕای گشتیان گۆڕی، هەرچەندە تا ئێستا کە قسەی تێدا دەکەین ڕای بەڕێوەبەرایەتی بە شێوەیەکی بەرچاو نەگۆڕاوە، بەڵام زمانی وتارەکان دەستیان کردووە بە گۆڕان و ئەوەش دەبینین کە جۆرێک لە ململانێ لە نێوان بەڕێوەبەرایەتەکانی ئەمریکا و ئیسرائیلدا دروست بووە. پشێوی هاتۆتە ئاراوە لە نێوان حکومەتی بایدن و حکومەتی نەتەنیاهوو، هەرچەندە سەرۆک بایدن بە یەکێک لە هەرە داکۆچیکار و پشتیوانکار بۆ ئیسرائیل دادەنرێت لە ناو سەر وەختێکی درێژی سەرۆکەکانی ئەمریکادا. دکتۆر ئێدمۆن، من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. بڕیارەکەی سەرۆک بایدن بۆ ڕاگرتنی کۆمەکی لەشکری ئەمریکا لە پەیوەندی بە هێرشەکەی ڕەفحەوە وەک زۆرێک لە کۆماریەکان دەڵێن هێندە خراپەکە وەها دەکا هاوپەیمانەکانی ئەمریکا بە گومانەوە بڕوانە تەواوی سیاسەتە دەرەوەیەکانی ئەمریکا.
ئەمە شتێکی بێپێشینەیە دوژمنەکانمان و دۆستەکانیشمان چاودێریەکەن هاوپەیمانەکانیشمان سەیرەکەن ئەم بڕیارە یارمەتیدەر نییە بۆ ئاسایشی نیشتیمانی ئەمریکا لە هەمووی گرنگتریش ئەوەی بەڕێوەبەرەتی باسی دەکا بریتیە لە کەمکردنەوەی زیانە لابەلاکان کاتێ ئیسرائیل دەچێتە ڕەفەحەوە ئیسرائیل دەچێتە ڕەفەحەوە خۆیان دەڵێن دەچن جا یارمەتیان بدرێت یان نەدرێت وەک چۆن دابەشبوونی سیاسی هەیە لەسەر ئەو بڕیارەی سەرۆک بایدن ئاواهاش لە ناو شیکەرەوە و پسپۆڕانیشدا هەمان ئەندازەی دابەشبوون بەدی دەکرێت. دەزانی دۆستی ڕاستەقینە یارمەتی دۆستەکانی دەدات لەو کاتەدا کە پێویستیانە و لە مەترسیدان ئەمە ئەو کاتەیە بۆ ئیسرائیل یارمەتیدان بۆ شکستپێنانی حەماس و سووربوون لەسەرەوەی ئەمریکا پاڵپشتی هاوپەیمانەکانێتی کاتێک هێرش دەکرێتە سەریان ئەوە لە بەرژەوەندی ئاسایشی نیشتمانی ئەمریکایە بەڕاستی نیگەران و نیگەرانێکی ڕژدیش ئەگەر بایدن پێدا بگرێت لەسەر ئەم هەڵەیە ئەوە هاوپەیمانەکانمان لە جیهاندا جارێکی تریش پرسیار لە خۆیان دەکەنەوە ئایا دەتوانن پشت بە ئەمریکا ببەستن؟ ئەمە یەکەم هەنگاوی باشە بە ئاراستەی فشارە دروستەکەی بەڕێوەبەرەتی ئەمریکا بۆ سەر نەتەنیاهو و حکوومەتی ئیسرائیل و هێزەکانی بەرگری ئیسرائیل تا بە شێوەیەکی بەرپرسیارانە کردەی لەشکری خۆیان بکەن کە لەم چەند مانگەی ڕابردوودا وەها نەبوو جادانانی هێلی سۆر لە ڕەفەح هەرچەندە کەمێک درەنگ کەوت لەلایەن بایدنەوە بەڵام لە هیچ باشترە هەر چۆنێک بێ شیکەرەوە لە چەند ڕەهەندێکەوە دەڕواننام بڕیارەی سەرۆکی ئەمریکا و بەشێکیان بە بەهێزبوونی نارەکانی ئەمریکا دەیبینن بەشێکیان دەڵێن دەرفەتە بۆ ئیسرائیل تا بە استراتیژێتەکانی خۆیدا بشێتەوە. دواخستنی بە مەبەستی ئەو ئامرازانی بۆ بەرگری لە خۆکردن دوای حوتی مانجیددا بەرژەوەندەکانی ئەمریکا بنکۆڵ دەکات حەماس بەهێز دەکات قەیرانی غەزە بەرفرەوان دەکات مۆتەکەی دەست بە سەرکردنی بارمەتەکان درێژتر دەکاتەوە حیزبوڵڵا بەهێز دەکات ئەمانە بێ لە کۆماری ئیسلامی ئێرانیش بەو پێیەی لەشکری ئیسرائیل زیاتر پشتی بەستووە بە موشک و ڕۆکێتی ئاسمانی بۆ دەرکردنی حەماس بری چەند ماوە ئەو کاریگەری دەکاتە سەر هەڵمەتەکانی بەڵام بەڕای من هێزی بەرگری ئیسرائیل پێویستیان بە گۆڕینی تەواوی ڕێباز و تاکتیکەکانیشیانە لەم شارەدا و هەند پشت نەبەستن بەو جۆرە بێپێشینانەی هێرشە ئاسمانیەکان کە زیانێکی زۆر لە هاوڵاتیانی سڤیلی فلەستینیەکان دەکات. دکتۆر ئێدمۆن هەروەکو جۆمان لێبوو لە ڤیددیۆکانماندا بەڕای تۆ ئەم بڕیارەی سەرۆک بایدن بۆ سنووردارکردنی یارمەتیە لەشکریەکان بۆ ئیسرائیل کاریگەریەکی ئەو تۆی دەبێ بەسەر متمانەی هاوپەیمانەکان یاخود هاوبەشەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بە تایبەتی؟ هەموو ئاماژەکان هەتا ئێستا وەها نیشان دەدەن ئەمریکا بە سیاسەتەکانی ئێستایەوە کەوتۆتە لە دەستدانی متمانەی زۆر وڵات لە ناوچەکەدا بێگومان ئەمە بە مانای ئەوە نییە کە هەمویان بن بەڵام بۆ زۆرێک لە وڵاتانی جیهانی ژوەهایە وەک دەبینین ژمارەیەک لە هاوپەیمانە نزیکەکانی ئەمریکا جا لە ئەوروپا بن یان لە ئەمریکای لاتین یان لە ئەفریکاش و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ڕەخنەیان هەیە لە سیاسەتەکانی بەڕێوەبەرایەتی ئێستای ئەمریکا زۆربیان لەو بڕوایەدان ئەمریکا چرای سەوزی هەڵکردووە بۆ ئیسرائیل هەتا هێرشەکانی بکات زۆر بەشیان ئەو وێنە و دیمەنە تۆقێنەرانە دەبینن کە لە غەزە ڕوودەدات تۆڕەکانی سۆشیال میدیا ڕۆڵێکی گرنگیان گێڕاوە بۆ ئەو گۆڕانەی لە ڕای گشتیدا ڕوویداوە سەبارەت بەوەی لە غەزە چی دەگوزارێت تەنانەت کاریگەریشی هەبووە بەسەر گۆڕینی هەڵوێستی هەندێک لە حکومەتەکانیشەوە بێلەوە پرسیاریش هاتوونەتە ئاراوە سەبارەت بەوەی هەتا چ مەودایەک بەڕێوەبەرایەتی ئەمریکا و بەشێکیش لە پایتەختەکانی ڕۆژئاوا بەردەوام دەبن تا ئێستاش وڵاتی گرنگ هەن پشتیوانی ئەمریکان وەک بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا کە هەڵوێستەکانیان زۆر نزیکن لە ئەمریکاوە و زۆر بە بەهێزیش پشتیوانی ئەمریکا دەکەن بەڵام هەڵوێستی هەندێک وڵاتی تریشمان بینی تەنانەت هەندێک ئەندامی هاوپەیمانەتی ناتۆ وەک بەلژیک و ئیسپانیا و ئێرلندا و یۆنان و چەند وڵاتێکی تریش لە ئەوروپا هەڵوێستی وڵاتی کۆلۆمبیا ئەمانە هەمویان پێکەوە لێکەوتەی نێرێنیان هەبووە لەسەر سیاسەتی ئەمریکا با نەیجێر بە نمونە وەربگرین ئەو وڵاتە بۆ خۆی داوای لە ئەمریکا کرد تا هێزەکانی بنێرێت و یارمەتی بدات لە بەرەنگاربوونەوەی تیرۆردا و ڕێگەیشیدا بە ئەمریکا نزیکەی 1,000 سەربازی ئەمریکایی لە وڵاتەکەدا بمێننەوە بەڵام ئێستا داوای چوونە دەرەوەی ئەو سەربازانە دەکات ئەو ناکۆکیانە دەبینین لەگەڵ وڵاتانی وەک ئەفریقای باشووردا کە بە یەکێک لە وڵاتە نزیکەکانی واشنگتنیشدا دەنرێت بێگومان ئەمانە وەک وتم لێکە
ڕێکەوتەی نەرێنیان هەبوو و دەشزانین لە سەرەتادا ئەو نیگەرانیانە ئەو لێکەوتانە فرامۆش دەکران بەڵام لە ئێستادا لەو بڕوایەدام هەندێک گۆڕانکاری دەبینین لە زمانی گوتارەکاندا و تا ئەندازەیەکیش لە سیاسەتەکانیشدا چونکە ململانیەک دەرکەوتووە لە نێوان ڕوانینی بەڕێوەبەرایەتی بۆ پشتیوانی ئیسرائیل کە پشتیوانی لەشکری و سیاسی و دیپلۆماتی بۆ دابین کردو و هەروەها لە ئەنجومەنی ئاسایشی UNیشدا دەیپارێزێت بەڵام لەگەڵ ئەوانشدا بەڕێوەبەرایەتی ئێستا باش دەزانێت هەڵوێستی ئەو لایەنەی ئیسرائیل کە ناتەبایە لەگەڵ سیاسەتی حکومەتەکەی نەتەنیاهۆدا دەشێت باشتر بێت چونکە تا ئێستا حکومەتی ئیسرائیل نەخشە و پلانەکانی نەخستوێتە ڕوو تا بزانرێت هەتاکەی ئەو ڕەوشە بەردەوام دەبێت و دوای شەڕیش چی ڕوودەدات تەنانەت ئەوەیشی نەخستوێتە ڕوو ئایا چۆن پارێزگاری لە خەڵکی سیڤیل دەکات لە ڕەفح وێڕای ئاگاهیدانەکانی ئەمریکا و ئەوەی سەرۆک بایدن باسی کرد جەختی کردووە لەوەی ئەو ئاهێڵی سوورە هەر بۆیە ئەو گۆڕانە لە سەرکردایەتی ئەمریکادا دەبینین و ئەمەش ئەو ناکۆچیەمان وەبیر دەهێنێتەوە کە لەسەر وەختی سەرۆک ئۆبامادا ڕوویدا لەسەر دۆسێ ناوچەکەی ئێران ئەلبەت ناکۆچەکە لەگەڵ حکومەتی ئەو کاتەی ئیسرائیلدا بوو لە بیرمانە هەر لەو کاتەشدا نەتەنیاهۆ لە کۆنگرێسی ئەمریکادا قسەی بۆ هەردوو خانەی کۆنگرێس کرد و مەترسیەکانی پاش ئەو ڕێکەوتنەی باس کرد. دکتۆر جەنابە دەوەندەی چاودێری ڕەوشەکە دەکەی لە غەزە لە پەیوەندی نێوان فەلەستین و ئیسرائیلدا بەڕای تۆ کەی ئەم شەڕە کۆتایی پێدێ کێ بڕیاردەری ڕاستەقینەیە لە ڕاگررتنی شەڕدا شەڕ چۆن کۆتایی پێدێ؟ فعلا أعتقد أن لە ڕاستیدا سەبارەت بە کۆتایی هێنان بەم شەڕە گوێبیستی داوایەکی زۆر هەین بۆ ڕاگررتنی شەڕ هەر لەم چەند ڕۆژی ڕابردوودا بۆنەیەک هەبوو لە ئیسرائیل خۆپیشاندەران لەوێ لەو بۆنەیەدا قسەیان بە بەنجەمین نەتەنیاهۆ بڕی و هاواریان دەکرد قسەکانی سەرۆک وەزیر پاتاڵە و داوەشیان دەکرد بن غەفیر دەست لە کار بکێشێتەوە بن غەفیر یەکێکە لە وەزیرە ڕاستڕەوەکان ئەو کەسەیە وتێتی حەماس عشقێنە لەگەڵ بایدندا دەکات تەنانەت هەندێک وەزیریش داوای دەستەکە کێشانەوەی بن غەفیریان کردووە جا ئەمەش پێمان دەڵێت دابەشبوونێک لە ناوخودی ئیسرائیلدا هەیە بێگومان ئەمەش لێکەوتەی خۆی دەبێت جا ئەوەی ئەم شەڕە چۆن کۆتایی پێدێت زۆر کەس و لایەن پشتیان بە هەڵوێستی ئەمریکا بەستووە و بە دڵنیاییشەوە هەڵوێستی ئەمریکا زۆر گرنگە چونکە تەنها دەوڵەتێک لەم جیهانەدا بتوانێت کاریگەری بکاتە سەر ئیسرائیل بریتیە لە ئەمریکا بەڵام هەتا ئێستا واشنگتن هیچ بڕیارێکی پێویستی نەداوە لەگەڵ ئەوەشدا کە توانایەکی تەواوەتی هەیە ئەمریکا لە سەدا 60 چەکی ئیسرائیل دابین دەکات وەک ئاماژەیشم پێکرد لە ئێستادا هەندێک گۆڕان لە هەڵوەستی ئەمریکادا دەبینین جا لێرەدا پرسە سەرێکەکە ئەوەیە ئایا ئەو گۆڕانە وەک پێویست دەبێت و ئایا لە ئێستادا دەبێت یان زیاتر دوا دەکەوێت لە کاتێکدا پێویستە زۆر بەزوویی بکرێت هەرچۆنێک بێت لە بیریشمان نەچێت گۆڕانکاری لە ناو ئیسرائیلیشدا هەیە ئەمەش دەشێت کاریگەری هەبێت و دەشێت یارمەتی دەریش بێت بۆ ئەو گۆڕانی ئەگەری هەیە لە ئەمریکادا. بەڵێ دکتۆر دواپرسیارم بەڵام بڕێک لە بابەتەکە دەچمە دەرەوە بۆ خۆت دەزانی لەسەر ئاستی نێونەتەوەیش کاتێک باز لە قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت دەست بەجێ هەموو سەرنجەکان دەچێتە سەر دۆسەی ئیسرائیل و فەلەستین بۆچی کە باس لە قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت سەرنجێکی ئەوتۆ بە دۆزی گەلی کورد نادرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دابەشبووە بەسەر 4 وڵاتە دۆزێکی هەیە کە داوای مافە بنچینەیەکانی خۆی دەکا ئەم جیاوازیە بۆچی؟ فعلا هذا سؤال مهم ويحتاج بێگومان ئەمە پرسیارێکی گرنگە و پێویستی بە بەرنامە و وتیوێژێکی تایبەت هەیە یەکێک لە هۆکارەکان و زۆر بەداخەوە ئەوەیە وەها سەیری کورد دەکرێت یان وەها سەیری کراوە کە دەشێت بتوانرێت بۆ ماوەیەکی کاتی بەکار بهێنرێت یان بۆ ماوەیەکی کاتی پشتیوانی بکرێت هەندێک جاریش دەبینین وەها سەیری کورد دەکرێت کە گەلێکی سەرکوت کراوە گەلێکە ڕوبەڕووی حکومەتە سەرکوتکارەکان دەبێتەوە و پێویستە پشتیوانی بکرێن هاوکاتی ئەو
گەڕەی کورد لە پێناو ئازادیدا دەیکات بەڵام یەک ڕۆژ دواتر ئەو ڕوانینە دەگۆڕدرێت و وەها سیر دەکرێت کە تێرۆریستە و ناکرێت متمانە بە کورد بکرێت فشارەکانی ژۆڵیان هەن دابشکردنی کورد بەسەر 4 وڵاتدا دەشێت ئەمەش یەکێک بێت لە هۆکارە گرنگەکان چونکە دوو وڵاتی گرنگ هەن لە ناوچەکەدا بێژگە لە وڵاتەکانی تر کە هەر یەکیان گرنگی خۆیان هەیە بەڵام ئەو دوو وڵاتە لە هەمویان دیارترن مەبەستم لە ئێران و تورکیایە ئەو دوو وڵاتە بەهێزترینن لە ناوچەکەدا و لە هەردوو وڵاتەکەشدا کورد هەن لە تورکیا نزیکەی 24 یان 25 میلیۆن کورد هەیە 12 بۆ 13 میلیۆن کورد لە ئێران هەیە بەلانی کەم 6 بۆ 7 میلیۆن کورد لە عێراق هەیە و لە سووریاش نزیکەی 2 میلیۆن و 500 هزار کورد هەیە سیاسەتی جیهانیش ڕۆڵی خۆی هەیە بۆ نمونە ئەمریکا دەخوازێت پارێزگاری لە پەیوەندیەکانی خۆی بکات لەگەڵ تورکیادا و بە زۆر گرنگیش دایدنێت ئەلبەت ئەمە وێڕای پشێوی و ئالۆزی و ناکۆکیەکانی نێوان هەردوو وڵات تورکیا زۆر بەتوندی دژی هەبوونی دەوڵەتی کوردی و مافی چارەی خۆنووسینە بۆ کورد بە هەمان شێوە ئێران کە ئەمیش وڵاتێکی بەهێزی ناوچەکەی و هەژمونی هەیە لە عێراق و لە سووریاشدا و لە شوێنی تریش تورکیاش هەژمونی خۆی هەیە لەو وڵاتانەدا هەر بۆیە لەو بڕواایەدام ئەو جۆرە ڕەوشە لە نێو هۆکارەکاندایە کە دەبنە ڕێگر بۆ پشتیوانی لە دامەزراندنی دەوڵەتی کوردی یان پشتیوانیکردن لە کورد بۆ دیاریکردنی مافی چاری خۆنووسینی خۆی ئەمانە بێلەوەی لە ناو کوردیش خۆیدا ناکۆچی هەن ئەمەش زۆر بەداخەوە یەکێکە لە بابەتە سەرێکیەکان لە پەیوەندی بەم بابەتەوە ئەو ناکۆچیانە یان ئەوە تا لە ناو کوردی وڵاتەکاندایە یان لە نێوان لایەنە کوردەکاندایە لەو وڵاتانەدا هەر یەک لەو لایەن و ڕێکخراوانە دیدی خۆی و بەرژەوەندی تایبەتی خۆی هەیە و هیچ هاو هەڵوێستی و یەکگرتوویەکیش لە نێوان ئەو لایەنانەدا نابینرێت و ئەمەش خۆی لە خۆیدا هۆکارێکی ترە دکتۆر هیوادارم بتوانین لە ئایندەدا بەرنامەیەکی تایبەت لەسەر دۆسەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێکەوە ئامادە بکەین و پێشکەشی بینەرانی خۆشەویستمانی بکەین ئەلبەتە زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. هاوکارەکەی پێشووی داناڵد ترامپ لە دادگادا گەواهی دەدات دژی سەرۆکی پێشووی ئەمریکا و بە دەستەی سوێندخۆرانی ڕاگەیاندووە ترامپ خۆی واژۆی ئەو بڕەپارەیی کردووە تا بدرێتە ستۆرمی دانیێلز بۆ شاردنەوەی کارە سێکسیەکانی ساڵی 2006 لەگەڵ ئەو ئەکتەرەدا دەشڵێت ترامپ پێی وتووە ئەگەر بێت و ئەو هەواڵە بڵاو بێتەوە ئەوە دەبێتە کارەسات بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردننی. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. هێرۆ زۆر سپاس بۆ ئامادە بوون. گرنگی گەواهیدانەکەی مایکل کۆهین لە چیایە؟ بەڵێن گرنگێکی لەوەیە ئێمە دەزانین مایکل کۆهین کەسێک بووە لەو کاتێک کە ئەم ڕووداوانە ڕوویداوە کە ئێستا دادگایەکەی بەڕێواچێ ئەو کەسێک بووە کە زۆر لە ترامپەوە نزیک بووە کە زۆر بە وردی ئاگای لە بابەتەکانی دۆسیەکانی ترامپ هەبووە و ئێستا گەواهیدانی مایکل کۆهن هەرچەنە ئەمە تازە نییە دامپیانانی بەم شتانە بەڵام گەواهیدانی ینی سنگێکی زۆر ئەدا بەم دادگایکردنی کە ئێستا لە نیویۆرک بەڕێوە ئەچێت یەکێکە لەو چوار دۆسیەی کە با بڵین ترامپ تۆمەتبارە پێی و هەر ئەم دۆسیەی نیویۆرک ینی بریتە لە 34 با بڵین تۆمەتی تاوانکاری و هەرچەنە ئێمە دەزانین کە مایکل کۆهن تەنها کەس نییە ئێستا لە دادگاکەیە چەند گەواهی دەرێکی تریش هەیە لەوانشدا کێرن مکداڵ ئەویش یەکێکی ترە لەو ژنانەی کە گوایە ترامپ پەیوەندی هەبووە لەگەڵیا و هەروەها دەیڤید پاکەریش یەکێکی ترە ئەویش گوایە کە لە کاتی ئەو ڕووداوانەدا ئەو سەرنووسەری گۆڤاری ناشنڵ ئینکوایرەر بووە ئەو کاتە ئەوان پارەیان داوە بۆ ئەوەی بەسەرهاتی خەڵکی بکڕن
بڵێن کاتێکە زانی ویانە ئەو کاتانی کە شتێک هەیە لە دژی ترامپ ڕۆشتونەتەوە بە ترامپ بوتراوە بە ڕێگای مایکل کۆهنەوە وا کراوە لەو خەڵکە کە پارەیان پێ بدەن تاکو بە سەراتەکانی خۆیان باز نەکەن یاخود شتەکان بگەڕنەوە یاخود بۆ بڵین بۆ بێدەنگکردنیان گوایە ئەم شتانە بۆ بێدەنگکردنیان بووە. هێرۆ جیاواز لە دانیشتەکانی تری دادگا لە ڕۆژی دووشەمەوە کە ئەم پرۆسەی دادگاییە دەستی پێکرد ڕێگە نەدرا کامێرەکانی میدیا بچنە هۆڵی دادگاییکردنەکەەوە. بەڵێن ئەوە بڕیاری دادگایە بابەتی با بڵین لە هەندێک باردا لە دۆسەی تاوانکاریەکان ڕێگە ئەدرێ کامیرە بچێتە با بڵین هۆڵەکانی دادگایکردنەوە بەڵام لەمەیە ڕێگە نەدراوە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر جار ڕێگە ئەدرێکە دەنگەکان با بڵین تۆمار بکرێت بەڵام لەمەیە دەنگیش نەکراوە بەڵام ڕۆژانە تۆماری دادگاکە بڵاوەکرێتەوە ینی لە تەواوی هەفتەکەدا ڕۆژانە تۆماری دادگاکە بڵاوەکرێتەوە ئەمەش بڕیاری دادگا بۆ ینی شتێکی یاساییە لە هەندێک باردا بەو شێوەیە ئەبێ بەڵام ئێمە دەزانین لە هۆڵەکان کە پێشەوەی بچنە ژووری دادگاکە لە هۆڵەکان کامێرە و میدیاکانیش لەوێ هەند ئەوەش بۆ ئەوەی کاتێک کە ئەڕۆن یاخود دێنەوە گەربیانەوە شتێکی خۆیان بڵێن. کۆماریەکان ژمارە لە سیاسەتمەداری کۆماری لەگەڵ ترامپدا لە هۆڵی دادگادا بوون ئەمە چەند کاریگەری دەبێت بۆ ترامپ خۆی. بەڵێن ئەو کۆماریانە ینی دەبینین ینی زۆربیان لەوێ بوون هەندێک لە شارەزایانی سیاسەتی ئەمریکایانی باس لەوە ئەکەن ئەمە شێوازێکی ترە بۆ ئەوەی کار نەکاتە سەر هەڵمەتەکانی هەڵبژارن ئێمە ئەزانین کە ترامپ چۆنەڵی گاگ ئۆردەری لەسرە ئەوەی کە فەرمانی بە پێی فەرمانی دادوەر ئەو ناتوانێت باس لە بابەتەکانی دادگا بکات و قسە بکە ئەمەش بۆ ئەوەیە چۆنەڵی باز لە شتەکانی دادگایانی کار نەکاتە سەر هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئەمان بتوانن ئەمان ئەو فەرمانیان لەسەر نیاگە لەوێ بن ئەتوانن باسی پرۆسی دادگاییکردنەکە و باسی ئەو شتانە بکەن ئەمە یەکێکە لە بابەتەکە و بابەتێکی تر هەندێکیان بۆ نمونە سیناتۆر ڕکسکاتی فلۆریدا ئاماژەی بۆ کرۆ کاتێکە لە دادگا لەگەڵی بۆ دەڵێم ئەو وەکو پشتیوانێک بۆ ترامپ وەکو دۆستێکی ڕۆشتووە بۆ پشتیوانی کردن لەو دەڵێت پێش ئەوەی کە بێمە ناو سیاسەتەوە من ئەو ئەناسم و هەروەها ئێمە بینیمان کە با بڵین سەرۆکی کانگرس ئەویش لێ بوو سەرۆکی ئەنجومەنی نوێنەران مایک جانسنیش لەوێ بوو ئەمەش ینی وەکو پشتیوانی دەربڕینێکە بۆ ترامپ لەلایەکەوە بەڵام لەلایەک شەو کاردانەوەی هەیە بۆ نمونە با بڵین لیستچێنی ئەندامی پێشووی کۆماریەکان ئاماژەی بۆ کرانی ڕخنەی لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران گرتووە کە ئامادە بووە لەو دادگایە دەڵێ سەیرە بەلامەوە کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لە دادگاییەکە ئامادە بێ بۆ کەسێک کە چۆنەڵی ناپاکی لەگەڵ هاوسەرەکەیدا کردووە خۆی چێڵێ بەڵێن ترامپ کاتێکە قسەی کرد لە سەرەتای هەفتە لە دەرەوەی دادگا ئەڵبەتە جارێکی تر ئەو باسی ئەوەی کردەوە کە هیچ با بڵین هیچ لەم دۆسیانی کە ڕوبەڕووی بۆتەوە ئەو تاوانبار نییە نکۆڵی لە هەموو شتەکان کرد و جارێکی تریش ئاماژەی بۆ کردەوە کە ئەمە بەبەستی سیاسی لە پشتە و لە دژی ئەوەن بۆیە ئەم کارە ئەکەن. ئەلبەتە ئەمڕۆهینی قسە وەرگرتنی گەوادارەکان تەواو بووە ئێستا دادگا چاوەڕوانی بڕیاری دەستەی سوێندخۆرانە چەندێک دەخایەنیان پرۆسە بەڵێ جارێ پرۆسەکە با بڵین ئەوە بینیمان کە گەواهی دەرەکان ئەوان گەواهی خۆیاندا و لە پاش ئەمە با بڵین دەستەی بەرگریکاران لە ترامپ ئەوانیش بەرگریەکەی خۆیان پێشکەشەکەن و پاش ئەوەش ئەکەوێتە سەر ئەوەی بزانین دەستەی سوێنخۆران کە لە 12 کەس پێک هاتوون ئەم 12 کەسە چ بڕیارێک ئەدەن ئەوەش ئەکەوێتە سەر بڕیارەکەی ئەو 12 کەسە دەشێت ئەگەر بڕیارەکە بە دڵی تیمی ترامپ نەبێت یاخود لە دژی ترامپ بێت ئەو کاتە داوای پێداچوونەوە ئەکرێت تیمی ترامپیش داوای پێداچوونەوەکەن مافی ئەویان هەیە کە پێداچوونەوە بە دۆسێکەدا بکرێت وەکو باسی لێوە دەکرێت ئەمە دۆسەیەکی زۆر درێژخایەنە لەوانەیە کاتی زۆر پێ بچێت بەڵام دەشگوترێت بۆی هەیە ئەم دۆسەیە هەتاکو پێش هەڵبژاردنەکانی مانگی 11 کۆتایی پێبێت کەواتە ئەمە یەکێکە لەو دۆسیانی کە ڕەنگە کار بکاتە سەر ترامپ کار بکاتە سەر ترامپ ئەگەر بێت و دادوەر بڕیاری زیندانیکردنی ترامپیدا ترامپ دەبێتە سەرۆک بەڵێ چۆن هیچ شتێک ڕێگە لە ترامپ ناگرێت
ببێتە سەرۆک یەک شتی تریش هەیە بەڵێن ئەگەر چونکە ترامپ لە ناو خەڵکەوە هەڵە بژێرێت خەڵکن دەنگی بۆ ئەدەن ینی سیستەمی سەرۆکایەتی ئەمریکا وایە خەڵک دەنگی بۆ ئەدا ئەو ئەتوانێت ببێت بە سەرۆک بەڵام ئایا ئەمە شتێکی بێپێشینەشە لە ئەمریکا پێشتریش باسی ئەوەمان کردووە ئایا ئەم پرۆسەیە چۆن ئەبێ چەندێ شەرعیەتی ئەبێ وەکو سەرۆک یاخود کۆمارەکان چەندێک ئەیانەوێت پشتیوانی لێ بکەن چونکە خۆت ئەزانی لە دوای ئەوەش تەنانەت ئەگە ببێ بە سەرۆکیش بە دەنگی کۆنگرێس ئەگەر سێ لەسەر چواری کۆنگرێز ببوورە دەنگی پێ دەنگ بدەن دەتوانن ئیمپیچی بکەن ئەو کاتاتوانن لە کاری بخەن ئەمەش پرۆسەیەکی ترە بەڵام ئەگەر ببێتە سەرۆک ئەگەر ئەمە دۆسەیەکی فدراڵی بواە ئەگەر تۆمەتباریش بکرابایە لە دادگا ترامپ ئەیتوانی لێخۆشببوون بۆ خۆی دەربکە بەڵام چونکە ئەمە لە ئاستی ویلایەتایە پێم وابێت لێخۆشببوونی سەرۆکیش نایگرێتەوە جارێ نازانین پاشان ئەچێتە دادگای باڵا لەوێت چێکە چۆ دادگای باڵاوەی ترە بێتە دۆسێکی فدراڵی ئەو کاتە چۆنە بێ نازانین چاوەڕوان دەکەین سپاسێرۆ بۆ شێکردنەوەکان ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆیەوەی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.